باش ئەمڕۆ دکتۆر کارزان سیروانم لەگەڵایە پسپۆڕی وردی نەشتەرگەری هەرس و جگەر و قەڵەویە باسی واکەین نەشتەرگەری قەڵەوی ئایا شتێکە بۆ جوانکاری یاخود بۆ تەندروستی یاخود هەردووکیانە ئەجا لەگەڵی شائمە ڕاستەوخۆ ئەم بەرنامەیەکەین ئەوەی بەڕێزەتوان لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات پرسیارەکانتان بنووسن لە کۆمنت دەربارەی قەڵەوی بزانین چه پێویستەکە کە ئەم جۆرە نەشتەرگەریانە بکات یاخود مشهورێکی خۆی بخوات و چ کەسێکی شێشتا نەگەیشتۆتە ئەو بارەوە دکتۆر بە خێراتی بانیت باش زۆر سپاس کاکتۆر جان سپاس بۆ ڕێزت زۆر سپاس ئەتوانین بڵێن نەشتەرگەری قەڵەوی یاخود چووکردنەوەی گەدە بە تایبەت نەشتەرگەریەکی جوانکاریە یاخود زیاتر بابەتێکی تەندروستیە وڵی کاکتۆر جان خۆی نەشتەرگەری ناوەکەین خۆی بەخۆیەتی نەشتەرگەری قەڵەویە یعنی تۆ یەی چەقۆ بەکارێنی بڕین بەکارێنی بۆ ئەوەی کە بگەی بۆ ئامانجی کە هەتا بێگومان کاتێک تۆ ئەم هاوڵاتیە گەیتە سەر ئەوەی کە نەشتەرگەری بۆ بکەی کە چەقۆی لێبەی تووشی احتیمالی مزعفاتی کەی تووشی احتیمالی نەزیفیکەی کە بگاتە حدێک کە پێویستکە بە پێی علمی ئەمڕۆ ینی ناکرێت کەسێک هات بۆ عیادە بڵێ کاکە جان من مەعیدەمە بڕە بڵێ بەسەر چاو و بڕۆ پاڵکە و ینی من خۆم هەر شخصی خۆم لە عیادەکەی خۆما خەڵک هاتووە ئەڵێ کاکتۆ من خۆم پاری خۆم و مەعیدەی خۆمە ئەدەمێ بۆم ببڕە خەڵکێ هاتووە بڵین یەکێکەیە کە ئەو قەت بیر ناچێتە زۆریش باسم کردووە ئافرەتێکە بوو تازە شووی کردبوو 10 کیلۆ 15 کیلۆی زیابوو هاتبوو بە عملیات کا بەس بۆی کە لە ژووری لە ڕۆژی بچێنەکەی جلێکی جوان لەبەرکەوە باریک دەرکەوێت ئەڵێ مەعیدەم بۆ ببڕە بێگومان بەمە نابێ ینی لەبەر ئەوەی کە عملیاتە و احتیمالی مزاعفاتی هەیە و لەبەر ئەوەی کە شتێکی گرانە لەبەر ئەوە بۆ یەکێکەکەین کە زۆر پێویست کات دکتۆر ئەگەر دەکەس بێنین قەڵەو بڵێ لە سایە چەندی قەڵەو پێویستیان بەم نەشتەرگەریەیە وەکو شتێکی ڕێژەی ئەگەر پێم بڵێیت خۆی ئەبێ بزانین قەڵەو یانی چی باشە بەپێی WHO کە ئینی کردووە بڵین پێناسەی کردووە قەڵەوی لە ڕۆژی ئەمڕۆیە پۆلێنی کردووە دەرەجە 1 دەرەجە 2 دەرەجە 3 ینی جا ئەوەش بۆی کە تەحیوزی تیان نەمێنێ بۆی کە من لە بینی من تویا جیاوازی نەمێنێ هەموو کراوە بە ڕقم پێتەڵێ ئەڵێ ئەگەر ئەوەنە باڵاکەی بوو ئەوەنە کیلۆ بوو معادلەیەک دەرەچیا و کێشێک دەرەچێت پێڵێن BMI بەپێی BMI-ەکە بەپێی علمی ئەمڕۆ ئەگەر یەکێک BMI-ەکەی لەسەر 35ەوە بێ ینی بۆ ئافرەتی خۆمان ئەگەر 160 سانتیم بێ لە 90 کیلۆ بەرەوسەر عادەتەن ئەگەر پیاوی خۆمان بە عام 170 سانتیم بێ لە 100 کیلۆ بەرەوسەر BMI-ەکەیەکوێتە سەر 35ەوە ئەنجا ئەگەر بێت و لەو وەزنەیە بێ ئافرەت لە 90 کیلۆ زیاتر بێت و پیاو لە 100 کیلۆ زیاتر بێ و نەخۆشیەکی هەبێت کە لەگەڵ یاد بۆهۆی ئەو زۆری وەزنەوە تووشی بووە بۆ نمونە زەخت بۆ نمونە شەکرە دەرەجەی 2 بۆ نمونە چەوری خوێن بۆ نمونە چەوری جگەر پشتێشە سەوەفان هەچ کەس نەخۆشیێک لەمانی لەگەڵا بوو ئەو کاتە بێگومان داغڵی مۆزوعەکە بێ و ینی ئەوە ئەهێنی ئەو خطوڕەتی بۆ هەڵگری کە نەشتەرگەری بۆ بکەیت بۆی بگەی بۆ نەتیجەیی کە زەعیف بێت و لە کۆمەڵێک مەشاکلی صحی نەجاتی بێ دکتۆر نەشتەرگەریەکە بەس بۆ کەمکردنەوەی وەزنە یاخود لەگەڵ شێ ئەگەر ئەو کەسە بەرزی پەستانی خوێنی هەبێ ئەوەش چارە سەر بکرێ ئەگەر شەکرەی هەبێ شەکرەکەی بگەڕێتەوە باری ئاسایی ئەمانە ڕۆیات بڵێ بێگومان ئەو نەخۆشانی کە بۆی زیادی وەزنەوە ئەناڵێن کە لێرە لەم ڕۆیە پیاڵێن نەخۆشی قەڵەوی لەگەڵ خۆیان هەندێک نەخۆشی کاهێنێ وەکو شەکرا وەکو زەخت وەکو چەوری جگەر وەکو پشتی ئێشا وەکو ئەژنوێشە سەوەفان هەموو ئەمانە بە ڕێژەیەکی زۆر هەیەی لە بینی 80 لە سەدەیەتی لە 70 لە سەدەیەتی 85 لە سەد باشە بێ یەکێ لەو شتانی کە نەخۆشەکان زۆر زووز بە باشبوونیەکەن زۆر زوو ئەڵێن چاک بووین ئەوش مۆزوعی وایانێک کە شەوان کە پرخەپرخیان زۆرە و هەناسەیانەوە وەستێ لە کاتی خەوا بێگومان ئەو هەناسە وەستانە لە کاتی خەوا شتێکی زەحمەتە چکە احتیمالە بیکات بە نەخۆشی دڵ احتیمالە بیکات بە نەخۆشی پەستان کە بەیانی هەڵەسێ لە خەو ئیسراحەت نییە هەر گیانی تێکشکاوە ئەوە لە کوردەواریە ئەگەر غەڵەت نەما پێڵێن شەوە چۆتە سەریکە هەناسی لە کاتی خەوا وەستێ بێگومان هەتاوکو وەزنەکە زۆرتر بێ چانسی پرخەپرخ و چانسی هەناسە وەستان لە کاتی خەوا زیاترە بێت زۆر باشە دکتۆر کەواتە تۆ چی بەو کەسانەڵی کە بەڕێزت باست کرد کێشیان ئەوەندە زۆرە ئەمانش ڕاستە خۆ پەنا بەنەبەر ئەو نەشتەرگەریە یاخود بابەتی دیکە هەیە کە
خۆیانی پێوە خەریکەن یاخود کاتی بەنێبەر لە نەشتەرگەریەکە. بەڵێ خۆی لەم چەند ساڵی ئاخیرە نەشتەگەریەکە بۆ زۆر کەسەکرێت زۆر هاوڵاتیان داوای نەشتەگەریەمان لێکەن لەبەری کە هاوڵاتیان گەشتونەتە حدێک کە متمانیان بە دکتۆرەکانی خۆمان هەیە بۆ ئەو نەشتەرگەریە وزائیدەن هەموو کە سوکاری نزیکیان نەشتەگەریەکەی بۆ کراوە وەزعی باشە و زەعیف بووە جاران گەرەیشێک پێویستی بەم نەشتەگەریە بووە بوو بڕاتە دەرەوەی وڵات زۆربیان نەچون بۆ ئەردەنیا بۆ ئێرانە و نەشتەگەریانە کرد پارێکی زۆری تێچۆ کاتە جگە لە ئیلاکی مەسرەف و ئیلاکی ئێتارە زەحمەت و بەڕاستی بەڵام ئێستا خۆشبەختانە وڵاتی خۆمان ناکرێ و زۆری ژەکرێ و هاوڵاتیانش گەشتونەتە و ئەو حدێکە متمانە بە تۆرەکانی خۆمان کەن بۆەوە ئەنجامە لایەنی خراپی هەیە لایەنە خراپەکەی ئەوەیە کە ئاسان دەست خەڵکەکەوێ نرخەکەی هەرزان بووە منافەسەی تێکەوتووە ئەو شەریکاتانی کە جیازەکانمان بۆێنن منافەسەیان تێکەوتووە ئەوانش ساریان هەرزان کردووە لەبەرەوە کە تۆ مۆزوعەکە وای لێ هاو خەڵک متمانی بە ئیشەکە کرد خەڵزانی بە ئاسانی پێی دابەزی کە سوکارەکەی کردوێتی وەزعی باشە سەریەکاتە سەر بەڵێ لەگەڵ سارەکەش دابەزیوە دکتۆر ئێستا کۆمەڵێک دکتۆری زیاتر لە جاران توانن نەشتەرگەریە بکەن تەدریبیان کردووە و فێربوون لەبەرەوە سێرەکەی زۆر بۆ زۆرێک لە هاوڵاتیان نەکرێ بەڕاستی جا خۆی ئەبێت وەزارەتی تەندروستی ڕێگولیشنی داناوە بۆ ئەوە کە بزانێت بۆ چێ بکرێ و بۆ چێ نەکرێ چێ بیکا و چێ نیکە لەکوێ بکرێ و لەکوێ نەکرێ بەڵام کاریەوێت ئەمە ئیشیەوێت چکە لەبەر ئەم فاکتەرانە وای لێ هاتووە کە خەڵکێکی زۆر ئەم نەشتەرگەریاکە ینی لەبەر ئەوی کە نسبەتی نەجاحی هێچگار بەرزە هەندێک کەسی کەم تووشی مزاعفاتە بن بەڵام بەڕاستی کە تووشی مزاعفات بوون و ڕێژەکەمە مزاعفاتەکەی مزاعفاتی قورسە بەڕاستی ئاسان جاک نابێ بڵێ ینی نەخۆشیە بەداخەوە نەخۆشی وەفاتەکە بەم نەشتەرگەریە ینی هەموو نەخۆشیەکە ئەڕاتە بەردەم دکتۆری ئەوەی کە عملیاتی مەعیدەی بۆ بکرێت ئەبێ بزانێت شتێکەیە پێوتێ چانسی مردن خوانەخواستە بۆم نەشتەرگەریە ئەبێ بزانێت شتێکەیە پێوتێ چانسی مزاعفات خوانەخواستە بۆ نەشتەرگەریەوە لە ڕێخۆڵە کوێرەیەکی شاهەیە کە بەنجێک وەرەگری شتێکت پێپڕەکەنەوەڵیان ڕێگە هۆشت نایاتەوە بەڵێ مەبەستی بەڕێزت ئەویانە یاخود نەخێر خودی نەشتەرگەریەکە خۆی ئەوەندە ئەو ئەساسی نقطەکەیە کاکتۆرجان ئەگەر نەخۆشێک ڕێخۆڵە کوێرەکەی عملیات نەکە چی لێیە لەوانەیە بمرێت تەقێ ئەگەر هیچێک زراوی نەخۆش بێت عملیاتی نەکە لەوانێ بتەقی وفات کە خوانەخواستە ئەگەر یەکێک خوانەخواست سەرطانی ناوسکیابی عملیاتی نەکە هەموو ناوسکێگرێتەوە و پێمرێ لەبەرەوە ئەخیتە ژەر خطوڕەتێک کە بیهێنێ ئەساسی مۆزوعەکە ئەوەیە نەخۆشێک ئەخیتە ژێر خطوڕەتی عملیاتی مەعیدە بۆ ئەوەی کە زەعیف بێ کە بیهێنێ چێ ئەیهێنێ ئەوە هەموو دیاری کراوە پێناسە کراوە هەموو ئەڵێن کە ئەبێ بێمایەکەی لە 135 لەگەڵ نەخۆشی بێ یاخود بێمایەکەی لە 140 بێ بەبێ نەخۆشی ینی بۆیە ئەبێت هاوڵاتیان بزانن کە ئەمە مادەم احتیمالی مزاعفاتی هەیە کەواتە ئەبێ بۆ نەخۆشێک بکرێت کە پێویست کات نەگەیشتێک کە پیانی نابێت ئەم نەشتەرگەریە بە هیچ جۆرێ بۆ جوانکاری نییە زۆر باشە ئەم نەشتەرگەریە بۆ سیحەتە بینەرانی خۆشەوی زەمە هەمدی سەرنجتان ڕابکێشمەوە کە ئێوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی فەرمی کورسات ئێستاوانەی بینەرمان ئەتوان ڕاستەخۆ پرسیارەکانیان لەسەر قەڵەوی و لەسەر نەشتەگەری قەڵەوی بنووسن و من جوڵامی پێویستان بۆ گرم دکتۆر پرسیارێک مەراقمە بڵێ بەڕاستی مەراقی خەڵکیشە لای چی ئەم نەشتەرگەریە بکرێ بەڕاستی ئێستا زۆر کە زەبێنین وەکو پسپۆری نەشتەرگەری گشتی ئەو نەشتەرگەریە کە نەشتەرگەری بچووکردنەوەی گەڵە ئەم شتە کە بەڕێزت باست کرد ئەم نەشتەرگەریە بەم هەموو وردەکاریەوە بم هەموو مەترسیەوە ئەوەندە ئاسانە کە هەموو کەس پێی بیوەرە یاخود پسپۆڕی وردی ئەوێت یا تا ئێستا ئەمەتان جیانە کردوێتەوە خۆشبەختانە لە وەزارەتی تەندروستی ڕێنمایی بۆ دەرچووە بێگومان لەبەری کە نەشتەگەریەکی تازە بوو لەبەر ئەوەی کە تازە هەوڵاتیانی خۆمان ئەو نەشتەگەری وڵاتی خۆمان ناکرد تازە دکتۆرەکانی جەڕاحەکانی خۆمان کە ئەو ئیشەمانە کرد بۆ هاوڵاتیان وەزارەتی تەندروستی ڕێنمایی دەکردووە بۆ ئەو پزیشکانی کە ئەتوان نەشتەگەریەکە بکەن ئەو پزیشکانی کە ئەتوان نەشتیان پزیشکی پسپۆڕی نەشتەگەری قەڵەوین کە خوێندنی تایبەتی هەیە یا پزیشکی نەشتەرگەری هەر سوچگەرن کە تەدریبیان هەیە یان پزیشکی نەشتەرگەری گشتین کە تەدریبیان هەیە لەو نەشتەرگەریە ینی حساباتی بۆ دانراوە کە ئەبێ لە 50 نەشتەرگەری بەشدار بێ دوایەوە بتوانێت لەژێر سوپەرڤیژنا بیکا کە یەکێک چاودێریکە دوایەوە کە بتوانێت خۆی بیکا ینی
ئەو ڕێنماییانەی کە بۆ ڕێکخاری ئەم نەشتەرگەریە پێویستە چەند مانجێکە بە سوپاسەوە وەزارەتی تەندروستی دەری کردووە و ئیشی لەسەرەکرێ و نەگەر ئەو جەڕاحی ئەو نەشتەگاری کە بۆی هەیە و ئیشە بکە ئەو نەخۆشخانانی کە ئەتکرێتیا بکرێت ئەویش ڕێنمایی ئەو شوێنانەوە چۆن ئەو نەخۆشخانانەی کە ئەبێ ئەم نەشتەگەری تیا بکرێت ئەبێ هەندێشتی تایبەتی هەبێ بەلانی کەم ئەبێ ئەو مێزی کە نەخۆشەکەی لەسەر خەوێ لە کاتی عملیاتە ئەبێت تەحملی ئەو قورساییە بکە ئەی ناکرێت مێزێکی نەشتەگەری طبیعی بێت ئەبێت خاصی نەشتەگەری قەڵەوی بێ ئەبێ نەخۆشخانەکە عینای مرکزی هەبێ ئەبێت ئەبێ نەخۆشخانەکە مواصفاتی ناو عملیاتی هەبێت مجموعی مواصفاتی عملیاتەیە کە ئەبێت فرێش ئێری هەبێ بڵێ نەبێ هەوای تازە و پاک و ئەبێ زەخ لەناو ژووری عملیاتە زیاتر بێ لە دەرەوە بۆی کە ئەو مجموعی سیستمی وردەکاریە بۆ ناو نەشتەگەری بەڵام ئەوەی کە پێویستە بە شێوەیەکی ئامە و نەخۆشخانانە پێویستە عینای مرکزیان هەبێ پێویستە تیمەکە هەموو بە دکتۆرەکان و بە کارمەندەکان و بە ستاف و بە مخدیر و بە هەموو تیمەکە شارەزاییان لەم کارەیە هەبێت چکە خۆتە زانی کە ئەکتۆرجان نەشتەرگەری وەکو سیمفۆنیا وایە یعنی وەکو پارچەی مۆسیقا وایە کە بەلانی کەمەوە 20 کەس ئەیژەنن ئەگەر یەکێک لە مۆسیقاژنەکان کە مەزبوط نەبێت لەگەڵ ڕزمەکەیان نەڕوە بێگومان مۆسیقایەکی جوان دەرناچێت بزڵە بدوایە ئەوەش وەکو چۆن ئەم تەلەڤیزیۆنە جوانە ئەبێ هەموو یەکێک بەڕێک و پێکی ئیشی خۆی بکە هەم بەرێ کامێرەمان هەم دەرهێنەر هەم جەنابەت هەم لایتەکە هەمووی کارەباکەمان بۆ دابینەکە ئەبێ هەمووی بە یەک سیستم جوان ئیشکا بۆی کە بتوانین بەرنامێکی جوان تەقدیم بکەین نەشتەگەریش بزڵە بدوایە ئەبێ هەم نەخۆشخانەکە هەم کارمەندەکان هەم دکتۆرەکان ئەبێ هەموو بە یەک سیستم ئیشکەن ئەنجا ئەم سیستمە کە ئیشەکرێ ئەم ڕزمێکە ئیشی پێکرێ ئەبێت شارەزا بن بۆ ئەو جۆرە نەشتەرگەریە بۆی کە بتوانن خزمەتێکی جوان پێشکەش بە وڵاتیان کەین و بە سەلامەتی نەجاتیان بێ زۆر باشە کەواتە قسەی بەڕێزت بۆ خەڵک ئەوەیە ئەبێ پسپۆڕی نەشتەرگەری گشتی کە ڕایەنانی تایبەتی کردووە یاخود پسپۆڕی هەر سوژگەر یاخود کە دکتۆر ئەو بەڕێ دکتۆرە بەڕێزانی کە خۆیان پسپۆڕی نەشتەرگەری قەڵەوین کە 2 ساڵ بۆیە خوێنن زۆر باشە دکتۆر پێش بەرنامەکە باسی ئەومان کرد حاڵەت هەیە بەڕێز داوها سەیرەکەی ئەڵێ پێویستت نییە بەڵام دواتر کە وردەکاری و کێش و باڵای وەرەگریڵی بڵێ پێویستە یەکێ لە پرسیارەکانیش ئەوەیە کە بینەران نردوانە ئەڵێ بۆچی هەندێک کەس قەڵەو دیارنین و بەڵام ئەم نەشتەرگەریان بۆ کرد هەندێک کەس قەڵەو دیارنی و نەشتەرگەریان بۆ کرد هەندێک کەس قەڵەویەکەی ینی کە وەزنی زۆرە بۆی ماسوولکەوەیە هەندێک کەس کە وەزنی زۆرە بۆی ئەوەیە کە ئێسقانی قورستێکە لە یەکی کتر یا بێ بەعزێک کەسەیە کە وەزنی زۆرە لەوانی ئەوی لە شاکۆ ببێتەوە لەبەرەوە شتێک هەیە کە جیازێکی کە فەحسی نەخۆشەکانی پێکەین بزانین ڕێژی چەند چەوریە ڕێژی چەند ماسوولکەیە ڕێژی چەند ئاوە ڕێژی چەند ئێسقانە چکە ئەو معادلی کە پێکەین بە باڵا و بە وەزن هەندێک مەشاکلی تایە لە سایاسە ئینەکەمان نایەتێت ئایدیاکە لە سایاسە تەشخیصەکەمان نایەتێ بۆ نمونە هاوڵاتیەک لەوانەیە کەمان لە سام کات وەزنی 120 کیلۆ بێ بەڵام 20 کیلۆ چۆریتیانە بێ هەموو جانی ماسوولکە بێ بێگومان ئەو نەشتەرگەریە بۆ ئەو هاوڵاتیان ناکرێت ئەو نەشتەرگەریە بۆ یەکێک کە نەخۆشی قەڵەوی هەبێ نەخۆشی قەڵەویش بریتیە لە کۆبوونەوەی چەوری زیادە نەک وەزنی زیادە بەڵام ئێمە ئەم چەوری زیادەیە بە چی یەکسەر بۆمان دەرەکەی بۆی کە وەزنی بۆکەین بەڵام ئەوە ناگەێنێت کەسێ وەزنی زۆر بێت کە چەوری زۆر بێ هەندێک جار هەیە بۆی ماسوولکەوە وەزنەکەی زۆر بێت دکتۆر دوای نەشتەرگەریەکە ئەو کەسە چێتەوە سەر ژیانی ئاسایی یاخود هەتاماوە هەر دەتوانێت کەم بخوا زۆری بۆ ناخورێت یاشێ ئەم گەدەی وردە بکشێتەوە بەڵێ ئەخۆی ئەگەر نەخۆشەکە هیچ مشکلێکی نەبێت هیچ مزعفاتێکی نەبێ مەفروزە نەڕشێتەوە مەفروزە زۆری پێ نەخورێ دوو کەوچکە خوا و تێرەخوا بەڵام عادەتەن دوای فترێک وایەن لێت سێژەم زیاتر نانەخۆن چوارژەم نانەخۆن پێنجەم نانەخۆن چۆن کەمیان پێ خوورێ و ئەگەر ئەم هاوڵاتی ئەگەر زیاتر شیرینی بخوا یا دامەگوڵ بڕۆژە بخوا ئەو کاتە بە مایدەکەیان ڕوە ئەو استفادەی لە نەشتەرگەریەکە ناکە ینی هەندێک جار معدەکە خۆی گەورە بێتەوە تۆزێ بەڵێ بەڵام ئەگەر معدل وردە خەریکی خواردن بێت و معدل شیرینی وین بخوا پیا ئەڕوا و کاتە لەوانەیە زۆر استفادە لە عملیاتەکە نەکات و یاخود لەوانەیە خەڵۆ بێتەوە دامە بێمە بە هاوڵاتیان ئەڵێن ئەگەر نەخۆشیێک بێت زرایی بۆ لابردنی زراوەکە کۆتایی مۆزوعەکەیە
بۆ نەخۆشیەکەت بەڵام ئەگەریشێک بێت بۆ نەخۆشی قەڵەوی ئێمە مەعیدەی بۆ عملیاتکەین پێی ئەڵێن بڕینی مەعیدەکە یان ڕێڕۆگۆڕینەکە یان نەشتەرگەری مەعیدەکە بدایەتی مۆزوعەکەیە مۆزوعەکە لەوە دەست پێکە ئەنی ئەگەر نە هاوڵاتیان بیانێت نەشتەگەری کۆتایی مۆزوعەکە بێت و سەحرێک ئاوا زەعیفن شتیوان نیە ینی بدایەتی مۆزوعەکەیە وردە ڕێجی مەکەن و ئەنجا لەگەڵ یا دابەزن لە کۆتایی مۆزوعەکەیە کاکتۆرجان ڕێژیمکردن بە مەعیدەیەکی گەورەوە قورسە ئاسان نییە ڕێژیمکردن بە مەعیدەیەکی بچووکەوە ئاسانە بەس ئەوە فکری عملیاتەکەیە ئەنی عملیاتەکە چارەسەری نەخۆشیەکە نییە یارمەتی ئەیە بۆ دابەزاندنی وەزن ینی هەرە بێ ڕێجیمکە بەڵام ڕێجیمەکە بە مەعیدەیەکی بچووکەوە ئاسانترەوە گرەوەی کە مەعیدەیەکی گەوری هەبێ بێگومان دوو کۆچکی پێخورێ بێگومان دوو پلگۆشتی پێخورێ ئەو خواردنە لە دوای ساڵێک زیاتری پێخورێ بەڵام قەت ئەو نەخۆشە ناتوانێ وەکو پێش عملیات بڕاتە داوەتێکەوە بێ سەحەتی خۆی نانخوات چی بە کەسێک گەڵی کە کێشی سەر و 120 و 150 کیلۆ ئەوانەیە و ئەترسێ لە نەشتەرگەری قەڵەوی وڵی ئەوەی کە 120 کیلۆتکایە بانەگاتە 130 ئەوەی کە 150 کیلۆیە بانەگاتە 160 کیلۆ چکە هەمیشەکەی قورسترە بێ بە خۆی هەم بۆ ئێمە هەم بۆ دوکتۆرەکان هەم بۆ سیحەت و هەم بۆ کۆمەڵگاش ینی تازە گەشتە 120 کیلۆ بەس بریا لە 100 کیلۆی بیری لە بەزعکە کردایەوە بۆ چی بریا ئەم 10 کیلۆیە چی لە بابەتەکە گۆڕە ئەن پێشی کە بگاتە حاڵەتە بیریی کردایەوە نەگاتە ئەوە بەلایانی کەمە بۆستە یان وەزنی دابەزانە چکە وەسائل هەیە بۆ وەزن دابەزاندن تا کە سەرچاوە بۆ زیابوونی وەزن خواردنە کاکتۆرجان یعنی نابێت کە خەڵک بە ئەو قەڵەو بێ ناکرێت خەڵک بە خەفەت و بە هەناسە و بە هەوا قەڵەو بێ تا کە سەرچاوە بۆ چەوری لەش ئەو خواردنیەکە ئەیخوا یعنی ئەگەر بە شێوەیەکی زۆر بەسیط نەخۆشەکە کەم بخوا و زیاد بزوڵێ زەعیفە بێ یان بەلایانی کەم قڵەو نابێ قەڵەوی شتێکە مشکلێکی زۆر بە دوای خۆیانەیە بەڵام ئەگەر بەس بیری لێ بکەیت توانێ علاجەکەی یان و ڕێگریەکەی وەنە قرس نییە زیاد بجوڵێ کەم بخوا ئەگەر ئەوەش نەتوانێ بکە بەزەما بێت کە کردی ئەبێت برداوام بێ ناکرێت من 6 مانگ بڵێ من ڕێجیمەکەم شتیوان نییە پێکی ڕێجیمی کرێ بێ لەسەر ئەو ستایڵە بەردەوام بێ ئەکرێت عیلاج بەکاربێنێ ئەکرێت دەرزیە سەهاتووە بەکاربێنێ بۆ چەند کیلوەکە 15 کیلۆنای پێدا بەزێنێ باسانی ئەکرێت باڵۆن دابنێ مەجموعی باش و خراپی خۆی هەیە ینی مەجموعی وەسائلەیە کە ئەگرێ نەگاتە ئەوەی کە نەشتەگەری بۆ بکەین چۆک بەڕاستی کە نەشتەگەریمان بۆ کرد تەواو یعنی ترەوە ناکرێت بەڕاستی خاصە ئەگەر مەعیدە ببڕین ئازۆ نەخۆش ناتوانین کوخی لێ بکەینەوە چکە پارچەی مەعیدەمان فڕێەوە چی لە دوای نەشتەرگەری گرنگە بۆ ئەو چارەخوازانەی ئەو جۆرە نەشتەرگەریاکەن بە تایبەت لە هەفتەی یەکەم و لە مانگی یەکەم و دووەمە بەڵێ لە دوای نەشتەرگەری مهمترین شت ئەوەیە کە لەسەر ڕێنمایەکان بڕوە چی ئەو ڕێنمایانە ڕێنمایەکان بریتە لە هەندێک حەبوو دەرمانەکە ئینی بە مەزبوطی بیخوا ڤیتامینات و ئەو شتانەیە ئەو زائیدەن ئەو شێوە خواردنی کە بۆی دائەنین ئەبێ بە قسەمان کا بەڕاستی چکە ئەگەر بێت و بە قسەمان نەکات هەرچیشی بۆ بکەین نەخۆشکە بە قسەمان نەکات لەبایان تیاوارە خەرکی گوڵ بڕژە خواردن بێ نە زەعیفە بێ قەڵەوتیشە بێ لەبایان تیاوارە خەریکی شیرینی خواردن بێ قەڵەوترە بێت چکە خۆی شیرینی کەی خوا زوو بە مەعیدەکە تێپەڕێ دوایەوە زوو برسیە بێت زیاتر حەز لە شیرینیەکە ئەنی تۆ هەر خۆتمان دیقەتمان ناوە ئەگەر تا زیاتر شیرینی بخۆین زیاتر حەز لە شیرینیەکەین هەتا زیاتر بچی سەفەرکەی زیاتر حەز لە سەفەرەکەی هەتا وەکو زیاتر خواردنی خۆش بخۆی زیاتر حەز لە خواردنی خۆشتەکەی یعنی ئێمە نییە بڵێ وەڵام من ئێستا شیرینیە خۆم و تاوی تر هەرم جارێ و تاوە نە هەتا وەکو زیاتر بیخۆی زیاتر حەز لە شیرینیەکەی ئێتر کاتێک نەخۆشەکە ئاوڕێاتەوەکردنەک ئیسفادەی لە عملیاتەکردنەوە کردو بگە قەڵەویش بۆتەوە اینجا قەڵەو بوونەوە دوای ئەم نەشتەرگەریە بەڕاستی بۆ دکتۆرەکە ناخۆشە بێگومان بۆ نەخۆشکار زۆر ناخۆشە ینی بەڕاستی نەخۆشەکان بەعزێ نەخۆشمان هەیە بەداخەوە کە دوای نەشتەرگەریەکە قەڵەو بوونەتەوە ینی هەر بەڕاستی نیانەوە بەلامان خۆیان نەشارنەوە پیان ناخۆشە چکە هەستەکەن ئەو شتە قورسیان کردووە ئەخیر چانسە تاقییان کردوێتەوە و ینی بە حسابی خۆیان فەشەریان تێهێناوە لەبەرەوە حاڵەتیشی نەفسی زۆر ناخۆش دروستەکە بۆ نەخۆشەکە ینی ئەگەر نەخۆشێک نەشتەرگەری نەکردی بێت و وەزنی زۆر بێ ئەگەر تۆزێک پێی ناخۆش بێ بەس دەگەریکە نەشتەرگەری کردی بێت و وەزنی زۆر بێت و وەزنی زیای کردی بێتەوە زۆری پێ ناخۆشە بێ حاڵەتێک نەفسی زۆر ناخۆشی بۆ دروستەکە زۆر باشە دکتۆر لە دوایین خولەک پێم بڵێ چی زۆر گرنگە بۆ ئەو کەسانەی کە قەڵەوە زۆر گرنگە بۆ ئەو وەزنیان دابەزێنن چکە ئەو وەزن زۆریە سبب بۆ مجموعی مەشاکلی تر ینی چەوری جگەری بۆ زیاکە
توش شکرا بێ خوانە خواستە تووشی زەختە بێت تووشێوان نابێ بێ بەڕاستی بیت لەوەکەنەوە وەزنیان دابەزێنن و وەسائل لەم ڕۆژە وەسائلیش زۆرە بۆ دابەزاندنی وەزن یعنی وەکو ساڵی هەفتاکان وەشتاکان نییە کە یەکێک وەزنی زۆر بوتاوەتی وەزنی زۆرە ئێستا وەسائل هەیە ئەکرێت عیلاج بەکاربێنێکرێ دەرزی بەکاربێنێکرێ باڵۆن بەکاربێنێکرێ نەشتەرگەریکە ینی کە تۆ بکرێت وەزنە دابەزێ و بەلەش ساغی و بە سەلامەتی ژانی خۆت بە سەربەری بۆ نیکی بەڵام بە شەرتێک لە حدێکا بێت بۆ سەحەت لە حدێکا نەبێت کە ئینسان بیرکاتۆرە بەری کە جوانکاری کات و بۆی کە نەشتەگەریەکە ئەوانەی زۆر قەڵەون لە نەشتەگەری قەڵەوی بترسن وەڵاهی خۆی ترسێکی باشە ترس لە نەبوونی ترس شتێکی خراپە زۆربوونی ترسی شتێکی خراپە ئەبێت ترسە بێت ئەبێ حدێک ترسە بێ بۆی کە بتوانانی قەرارەکان بە مەزبوطی بی ئەی ناکرێ خەڵک نەترسێ و ناشتێ خەڵک زۆر بترسێ ئەوە نە بترسێ کە تا بتوانێت قارەکانی بە شێوەیەکی مەزبوط بە زۆر سپاس دکتۆر کارزان سپاس بۆ ڕوودەکاریەکانت